پیغمبر فرمی صلى الله عليه وسلم: لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. كس لأيوة إيمان دارنيا لا يؤمن أحدكم يكس لأيوة نية إيمان دار به حتى وكو أوي بو خوي بي خوش بو براكشي بي خوش نبه أوي بو خود بي خوش بو براكت بي خوش بي براكت بشكلتو نابي بجاوز لخوتي بزاني ويل للمطففين ويل بو مطفف كان مطفف كيه أوي كبو خوي أي كيشه ريكو بيغ أي كيشه بو خلق أي كيشه سوكو كما أي كيشه أو خلقي وأمر أي بيني زماني أو ندريج لسر عبا بسريق سر بوش بسريق ئافرەتێکی پۆشتا گەنجێکی ملتزم سەر و سیمادارێک زمانی ئەوەندە درێژە پێڵێ بۆڵە لە کاکە خۆ من ڕیشم نییە ئافرەتێکە کاکە خۆ من سەرپۆشم نەداوە یا خۆ من باڵاپۆش نیم ئێو تەرازۆ بۆ خۆت بۆ داینانەی ئەو زمانە درێژە بەرامبەر خۆت بۆ بەکار نەهێنرێ خۆت ئەولاتری بە وەسفانە خۆت ئەولاتری بە قسانی کایکی ئەم تەطفیفە تاکەی ئەم تەرازوەی کە بۆ خۆم بۆ یاساکانی خۆم و بنەماڵەکەی خۆم و عەشیرەتەکەی خۆم و خێزانەکەی خۆم و کۆڵانەکەی خۆم و وڵاتەکەی خۆمەی پێوم بۆ خەڵکی تر نایپێوی ئەبێ ئەوەی بۆ خەڵک پێت خۆشە بۆ خۆشت پێ ئەوەی بۆ خۆت پێت خۆشە بۆ خەڵکیش پێت خۆش بێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەوە تەعاملی کرد لەگەڵ سەحابەیە